سڵاوتان لەبێ بەخێراتنی کاخوبا دەکەم ناوم ڕابەرە سێ پرسیارمەیە بە پوختی هەستە ڕابەر با بتبینین خەڵکی سلێمانیشم یەکەمیان ئەو مودەیی کە بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانت کرد ئەو ئامانجی کە بایکۆتت بۆ کرد بەدەستت هێنا و چیت کرد ئەو مودەیە لە سلێمانی پرسیاری دوم ئەو قاچاقچێتی کە باسەکرێت لە هەموو حدودەکان ینی نەک دەڤەری سلێمانی یاخود هەمووی چیتان بۆ کردو هەوڵتان ناوە کەم بکرێتەوە نەمێنێت پرسیاری سێم ئێمە بەرەو هەڵبژاردن ئەچین و بەپێی دوایین بڕیاری دادگا لە هوری شەرجەنگی هاوسەرۆکی یەکێتیە ئایا ئەهێڵن بەشدار بێت لە ناو لیستەکەتانە یاخود ئەوان هەر بخۆیان هەرچیەکەن بیکەن ڕابەر بە پرسیاری زۆر قورس دەستت پێ خوا قووەت بە سپاس کاک ڕابەر بۆ پرسیارەکانت پێم وایە زۆر باس کرا لەسەر هۆکاری بەشداری نەکردنی خۆم و تیمی یەکێتی لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کە ماوەیەکی دوور و درێژی خایەن بەداخەوە بەڵام خۆشبەختانە لە دوا دانیشتنم لەگەڵ ڕێسەرۆکی حکوومەت داوەتێکی کردم بۆ نیوەڕۆخوانێک لای خۆی توانیمان زۆر بە سەراحەتەوە باسی کێشەکان بکەین باسی گرفتەکان بکەین باسی تێڕوانینەکانمان بکەین بۆ شێوازی حکومڕانی بۆ شێوازی پێکەوە کارکردن بۆ هەموو مەترسی و هەڕەشانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و ئەو هەڕەشانەی کە ڕنگ بێ لە ئایندە شار و لە هەرێمی کوردستان بکەن بۆیە پێم وایە لەو دانیشتنەیەمە گەیشتێنە تەفاهمێک طبعاً هیچ کامێک لەو گرفتانە گرفتی شخصی نەبوون گرفت بوون کە پەیوەندیان بە ژیان و گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەبوو و خۆشبەختانە ئەتوانم بەڵێم لەو دانیشتنەیە کە پڕ بوو لە سەراحەت پڕ بوو لە دڵسۆزی پڕ بوو لە هەستکردن بە مەسئولیەت لەلایەن هەردوو لامانەوە توانیمان بەشێکی زۆری ئەو کێشانە چارەسەر بکەین و بە نەفەسێکی بەرپرسانە کێشەکانمان بردە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و چەند بڕیارێکیشمان دەرکرد لەو کۆبوونەوەیە کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە ئەبێت و پێم باسی بڕیارەکانمان هیچ بۆکەین بەڵێ دووسێ بڕیار بوون بڕیاری یەکەم پەیوەندی بە داهات و خەرجیەوە هەبوو کە چۆن ئێمە بتوانین داهات شەفافترکەین چۆن بتوانین ئێمە وا بکەین ئەو داهاتە خەڵک باوەڕی هەبێ لەو ئەرقامانەی کە ئێمە پێشکەش یەکەین وەکو حکوومەت کە چاودێری هەبێ لەسەر ئەو شوێنانەی کە داهاتی لێکۆ ئەکرێتەوە و ئەمە ئەتوانم بڵێم بەشێک لە پرسیاری دووهەمیشت وەڵامی بەشێک لە پرسیاری دووهەمیشت دەداتەوە بۆ نەهێشتنی ئەو گومان و قسە و قسەڵۆقانەی کە هەندێکیان بێ بنەمان هەندێکیان ڕنگ بێ جوستکایەکی ڕاستیان تیابێ بەڵام کە ئێمە بتوانین وەکو یەک فەریق ئیشکەین وەکو یەک فەریق ڕوبەڕووی گرفتەکان بینەوە بڕیارمان داوە میکانیزمێکی نوێ دابڕێژین بۆ کۆکردنەوەی داهات و میکانیزمێکی نوێ دابڕێژین بۆ چۆنیەتی سەرفکردنی ئەو داهاتە بۆ ئێمە ئیتر لە مەولا داهات کۆ ئەەکەینەوە لە هەموو بازگەکان لە هەموو خاڵە سنووریەکان لە فرۆکەخانەکان لە وەزارەتە پەیوەندیدارەکان جا گومرگ بێ باج بێ ڕسومات بێ داهاتی دیکە بێ هەمووی دێتە ناو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لە ڕووی خەرجیەوە ئێمە چەند ئەولەویەتێکمان داڕشتووە کە لە سەروی هەمویانەوە موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە ئەبێ موچە بە دەرکەین لە معادلەی مەحافەزاتەکان و موچە وەکو خەرجیەکی سیادی سەرف بکرێ تاکو هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان لە یەک وەختا موچەی خۆیان وەربگرن دوای موچە خەرجی نەسرەی دایرەکانە هەیە پەرەپێدانی پارێزگا هەیە خەرجی تەشغیلی هەیە قۆڵ و خاشاکە دەرمانە پێداویستی تری دام و دەستگاکانە پرۆژەی استثماریە ئەمانە دیسانەوە جەنابی و بەندە سەرپەرشتی پرۆسەیەکەکەین بۆ داڕشتی میکانیزمێک تاکو ئەو خەرجیانە لەسەر ئەساسی ڕێژەی دانیشتوانە سەرف بکرین تاکو عەدالەتی هەبێ تاکو هەست بە یەکتیمی هەبێ و هەوڵ بدەین هەندێک لەو گلەیانەی کە هەن کەم بکرێنەوە و کوردستان بژانەوەیەکی باشتر بەخۆیەوە ببینێت پرسیارەکانی تری کاکە ڕابەرە بیر نەچێ بەس زۆر بە کورتی ئەمەوێ وەڵامم بیتەوە یەک هەرێمی کوردستان ڕزگاریە بێ لە 57 بەڵێ دوو دەغیلەی کۆتایی پێهات هەموو داهات کۆ ئەکرێتەوە لای وەزارەتی دارایی و لەوێوە وەکو پێم وتی بەو میکانیزمەیە خەرجەکرێتەوە بەسەر موچەخۆران دائیرەکان تەشغیلی پەرەپێدانی پارێزگا هەرێمی کوردستان بەڵێ سەری مانگ موچە وەرەگرن خەڵکی سلێمانی گەرمیان بە تایبەتی بەم نیزامە بەم ڕێککەوتنەی کە هەمانە لەگەڵ بەغدا بەم بودجەی کە ئیشەڵا لە ماوەیەکی نزیکتا لەگەڵ حکوومەتی فەدرالی لەو میزانیەی کە لە پەرلەمانی عێراقی پەسەند دەکرێت من پێشبینی ئەەکەم کێشەی دارایی نەمێنێ لە هەرێمی کوردستان بێ لە کێشەی دارایی کێشەی ئەوە نامێنێ ئێمە لە ڕوودا هەواڵ بکەین بڵین لە دهۆک موچە دابش کرا لە کەلار نەکرا لە هەڵەبجە نەکرا ئەو کێشەیە چارەسەرە بێ بەم نیزامە بەڵێ بەڵێ بەڵێ
یەک پرسیاری ترم هەیە 6 حوت هەشت مانگ ئەو تۆ پرسیارەکە یان تەلەبەکان پرسیارەکە منیش پرسیارەکەم منیش چەند گەنجم تەماشاکە جلەکانم گەنجانەیە ئۆکەی دوای ئەیخینە دەنگدانەوە کامان زیاتر لێ بایدەوەی تۆ مۆدیورەیتی ئەم شوێنەکە یا منێکم چی بوو کە 6 هەشت مانگ ڕووی نەیە ئەو سحرە لە پڕێکا شێوێک ڕوویان یعنی 8 مانگ بوو هەموو خەڵکی کوردستان داوای لە جەنابەت و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کرد کۆ ببنەوە کۆ نەئەبوونەوە دوایی لە ناکاوێکا شێوێک پێمان زانی مهم بۆ سبەی کۆ مهم کۆ بووینەوە مهمە یا مهمەوە بزانین نەتیجە مهمە کێ ئەڵێ مهمە بزانین چۆن کۆبوونەوە چەپڵە لێبە چۆن بوو تەلەفۆنێکیان کرد وتیان کاک مەسرور سپینێ داوت دەکا بۆ نانی نێوڕۆ منیش وتم خۆشحاڵە بم ئیتر تەواو بۆ وەڵڵاهی سەحرێکی تریتیان نییە پرسیاری هەبوو لەسەر لاهور شێخ جەنگی کاک ڕابەر پرسیارەکەی ڕەنگ بێ دقیق نەبوو بێ محکەمەیەک بڕیاری نەداوە کە بەڕێز کاک لاهور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق پەیڕەوی هەموارکراوی یەکێتی نیشتیمانی کوردستانی تەصدیق کردووە لەو پەیڕەوە نیزامی هاوسەرۆکی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نەماوە یەکێتی ئەمڕۆ یەک سەرۆکی هەیە و ناوی بافڵ جەلال تاڵەبانیە بۆیە هیچ بڕیارێک دەرنەچووە لە محکەمەیەک کە خلافی بڕیارێک هەبوو لە بڵاو بۆەوە کە نامەیەک بڵاو ببووەوە لە محکەمەیەکی ئاسایش لە هەولێر کە پەیوەندی بە مەوزوعێکەوە هەبوو کە ڕەبتی بە وەزارەتی ناوخۆوە هەبوو بەڵام محکەمە اختصاصی خۆی هەیە بۆیە ئەوەی کە پەیوەندیدارە بە مەوزوعی حزب کە کۆمیسیۆنە و لە سەروی هەموویەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقە کە پەیڕەوی هەموارکراوی یەکێتی نیشتیمانی کوردستانی تەصدیق کرد پەسەند کرد ئەو مەلەفە کۆتایی هاتووە